هاتوونەتە خورماتوو دوایین شارۆچکەی باشووری کوردستان. ئێستا من ناوچەیەکە خەڵکی لێ نییە دەنگی تەقە بۆ هەردوو لا بوو تەقە ئەڵی کوردستان ئێستا بەرز دەکرێتە شوێنی ئایا گەر ئێمە کوردین بابێنی بامانێ خەڵکی خورماتوو تاکەی تەحملکە. پرسیار زۆر باش بوو کاگە ئەگەر شەوە ئەو مقابلەتان نەکردە ناو پارکە احتیمالە هێزە نەهاتەیە بۆ دووس. والله هي تاقة كنالة والله سڵاو بینەرانی کوردستان 24 جارێکی دیکە لە خورماتووە لەگەڵتانداین لە ڕووماڵە بەردەوامەکانی کوردستان 24. ئەمە بەردەوامین دەمانەوێت سات بە سات ڕوودا و پێشاتەکانی خورماتوتان بۆ بگوازینەوە. ئەوڕۆ بڕیارە کۆبوونەوەی چارەنووس و یەکلاکەرەوە سەبارەت بە دۆخی خورماتوو ساز بکرێت لە کەرکووک. ئێمە ئێستا لە خورماتووەوە چاوێکمان لەسەر خورماتووە چاوێکشمان لەسەر کەرکووکە دەمانەوێت ڕووماڵی تایبەتمان هەبێت لەسەر دوایین ڕوودا و پێشاتەکانی خورماتوو. ئێستا من لەم بەرنمەیەدا دەمەوێت قسە لەگەڵ هەریەک لە بەڕێز حەسەن بارام جێگیری لە پرساوی مەڵبەند یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز هەڵکەوت ڕەمەزان ڕۆژنامەنووس بەخێراتنی هەردووکتانەکەم مامۆساگەنەوە خەڵکێکی زۆریش بەشدار لێرە لە بەرنامەکەمان ئامادەیە مامۆسامەوێ سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئێستا ئەوڕۆ بڕیارە کۆبوونەوەی یەکلاکەرەوە ئەنجام بدرێت و هەندێک خەڵکیش لەو کۆبوونەوەانە بە جۆرێک لە جۆرەکان بێئومێدن دەڵێن بڕامان بەوە نیە و کۆبوونەوە یەکلاکەرەوە بێت چونکە ئەوەی کە پێی دەوترێت کۆبوونەوەی یەکلاکەرەوە لای خەڵکی خورماتوو و تایبەتی لای پێکاتەی کورد دەرکردنی حەشدی شەعبیە. ئێستا ئەوڕۆ ئەو کۆبوونەوەیەت ئەگەر بە سفاتی یەکلاکەرەوە بێت چ جۆرە یەکلاکەرەوە یەک دەبێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیە ڕووماڵی هەموو ڕووداوەکانی شاری خورماتووەکەن. من دەمەوێت سەرەتا سڵاو و درود بۆ ڕوحی هەموو شەهیدانی پێشمەرگە و هاوڵاتیان کە بەداخەوە جارێکی تر بەدەستی کۆمەڵێ مافیا و خەڵکی دژە کورد شەهید کران و هەروەها سڵاو دەنێرین بۆ بریندارەکانمان بە ئومێدیەوەی بە زووترین کات بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و هەروەها چاوی یەکە بە یەکە گەنجەکانی خورماتوو ماچەکەم کە هەمیشە پێشمەرگە بوونە خۆیان و بە باو باپیرانیان و هەمیشە لە بەرگریا بوونە 100 ساڵە باو باپیرانی ئەم خەڵکەوە وەستاوە ئەم شارە جارێک دژی بەعس و جارێک دژی پاشایەتی و جارێک دژی ڕژێمەیەک لە دوایەکان و جارێک دژی تیرۆرستان و لە ئێستاشە دژی کۆمەڵێ جانەوەر کە دژ بە کورد و کوردستان بەو خەیاڵەی بیانەوێ خاکی خورماتوو داگیر بکەن. بەڵام ئەوان نازانن ئێمە خەڵکێکمان هەیە بۆ مەرگ و بۆ مردن و بۆ قوربانیدان ئامادەیە. ئێمە خەڵکێکمان هەیە بە دەستێکی کوڕەکەی لە گۆڕەکانە و بە دەستێکی چەک لە دەسێتی ئەوە خورماتووە نە دوژمنەکانمان باشێمەیان ناسیوە بەداخەوە نە قیادەی سیاسی و نە خەڵکی کوردستانیش نازانن خورماتوو کێیە. بۆیە ئێمە هەنێ جار بەداخەوە هەستەکەین هەر خۆمان خەڵکی شارەکە پشت بە خەڵکەکەی خۆمان پشت بە گەنجەکان بە پیرە پیاوەکانمان لە بەرگریان سوپاس بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ڕەشەکە و ئاسایش و هەموو ئەو گەنجانەی کە بەشداری یەکەن. لە ڕاستی لەسەرەوە کە ئێستا ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەم ئەگە بڕیار بێ ڕۆ کۆبوونەوەی چارەنووسساز و یەکلاکەرەوە بێت بە چ جۆرە یەکلاکەرەوە بێخود بە چ لایەکدا یەکلاکەرەوە بێت؟ لە ڕاستیە ئێمە ئەزمونێکی خراپمانەیە لەگەڵ تەواوی دوژمنەکانمان ئەزمموی گفتوگۆ و دانوستان و چوونە سەر مێز هەر ئەوان براوە بوونە ئەوان فێڵیان لە ئێمە کردووە ئەوان پاشقولی ئێمەیان داوە. بەڵام لەوەی ڕابردووە حەشی شەعبی بە هاوپەیمان ناوە برا بێگومان ئەزانی چۆن ئەبێ ئێمە خەڵکی ئێمە لە کۆمەڵی معادلە تێبگات نە یەکێتی نیشتمانی کوردستان نە پارتی دیموکراتی کوردستان نە هەموو حیزبە سیاسیەکان نە خەڵکی کوردستان لە شەڕ نەترساین ڕۆژگارێ بووە هەر چوار دەوڵەتەکە لە ئێمەیان داوە لە کوردیان داوە ئەو جایش بەرگریمان کردووە. بەڵام لە ئێستادا ئەوەی کە ئێمەی نەختێ تحفوزمان هەیە لە هەڵگیرسانی شەڕێکی گەورە ئەوەیە ئایا خەڵکی کوردستان پێشمەرگەی ئێمە حکوومەتی هەرێم توانای هەیە لە یەک کاتێکا سێ و چوار بەرەی شەڕ بکاتەوە؟ ئەمە پرسیارێ زۆر گرنگە بەو چەکە شڕانی کە هەمانە بەو عەدەدەکەمەی بەو دوژمنە زۆرەی کە لە بەرامبەرمانە وەستاون بە عەرەبی شیعە و سوننە لە بەرامبەرمانایە تورک لە بەرامبەرمانایە ئێران لە بەرامبەرمانە ئەبێ ئێمە خەڵکی ئەمەم خوێندنەوەی بکات ئەوە کورد ناترسێ پێشمەرگەش ناترسێ سەر پرسیارەکەن. لە ڕاستیدا ئێمە تا ئێستاکە چوار کۆبوونەوەمان لەگەڵ
ئەوانەی کە بە حەشتی شعبی و بە پاڵەوان خۆیان حسابەکەن ئەنجام داوە بەداخەوە هەموو ئەو ڕێکەوتنانە پێشێل کراوە وەلایەنەوانیشۆ پێشێل کراوە چونکە ئێمە خۆمان بەخاوەن ماڵەزانین خۆمان بەخاوەن ئەم نەک خۆمان بەخاوەن کوچک بازاڕەزانین خۆمان بەخاوەن 35 کیلۆمەتر لە خوار خورماتووە زانین تا چیای حەمرین بۆی ئەوە خەیاڵە ئێستاکە ئەمیران تێلبەند کردو و زروفی هاتێتە پێشەوە ئێستا ئەو کۆبوونەوەیکی یەکلاکەرەوەی ومێ دەکەین نەتیجەی بێ ئەگەر چی ئەگەر چی بمبورن من وەک حەسەن وەک حیزبنا وەک حەسەن بڕوان بەوە نیە و کۆبوونەوانە سەرکەوتوو بێ چونکە نەیارەکانی ئێمە لە پاشقول لەگەڕێن نەیارەکانی ئێمە ڕاستمان لەگەڵا ناکەن کەواتە شەڕ چارەسەر نییە و کۆبوونەوە چارەسەر نییە چارەسەر چییە لەوە من بەداخەوە زۆر جار تریش باسم کردووە عێراق سروشتی عێراقیەکان هەمیشە هێز حکومەکە نەیاسا نەمێزی گفتوگۆ و نەدانوستان و نەگوێگردن لە یاسا و لە ئێستا کورد لێرە لە خورماتۆ هێزی هەیە بێگومان ئێمە دوو هێزمان هەیە هێزێکی پێشمەرگەی کوردستانە هێزێکی سەرەکی کە خاکیانە بەبێ ئەوەی یەک موچەیەکیە بێ ئەو گەنجەیە ئەو خەڵکی ئەم شارەتانی ئەگەر خوا نەخواستە من ئەمە دووبارەکەم و پێم خۆشە قیادەی سیاسی گوێی لێمان بێ ئەگەر ئێمە قسەی خەڵکی دووست ئەوەیە ئەبێ حەشت بچێتە دەرەوە حەشت نەچێتە دەرەوە 100 ڕێککەوتن بکەین 100 کۆبوونەوە بکەین ئەمە قسەی خەڵکی دووزە قسەی سیاسیەکان چی ئەمە خەڵکی من نوێنەری لایەنە سیاسیەکانم ئەگە هەر هاوڕێیەکم لە بەرپرسەکان ئەم ڕێیان نەبێنیە خیانەت لە خەڵکی شارەکەمانەکەی خیانەت لە خەڵکی شار ئەگە هەر کەسێ ئەم ڕێی نەبێ من ئەوەندە لەگەڵ حزب بەستم هەر کەسێک لەگەڵەوەی نەبێت کە حەشتی شعبی بچێتە دەرەوەی خورماتەوە خیانەتی کردووە خیانەتە ئەگەر هەر سەرکردەیەک هەر حزبێک حکوومەتی هەرێم هەر بەرپرسێکی محلی لە عێراقا بە حەسەن بارامیشۆ لەگەڵەوە نەبێ حەش بچێتە دەرەوە خیانەتمان لە گۆڕی شەهیدەکانمان لە ناموس و کەرامەتی خۆمان کردووە بۆیە ئێرە سەربازگە نیە ئێرە شارە فەرموو با بچنە دەرەوە بچن بەشیر ئازادکەن با بچن شەڕی شوێنتر بکەن ئەوان بۆ ئێمە دروست بوون بۆ دژایەتی ئێمە ومێدەوارین لەمە زیاتر خوێن نەڕژێ بەبرایەنە بچنە دەرەوە بەڵام ئەگەر ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ نەتیجەی نەبێت و هەر کۆبوونەوە بکەین و هەر ڕێکەوتنێ بکرێت ئەگەرە ئەو خاڵەیتیانە بێ حەشت بچێتە دەرەوە بەڕاستی من نەخۆم بەشداری کۆبوونەوەکەکەم نە ئامادەم لەسەر ئەو بەیاننامەش تەوقیعیکەم ئەمە 100 ساڵە خوێن نەدەین هەتا گەنجێک پەروەرداکەین بەشێکی هەر بەجێماوی ئەنفال وانەیە بەشێکی باوک و کەسوکە یعنی تاکەی خەڵک خورماتووی بەڕاستی ئێمە زۆر جار هەستەکەین بێکەسی و دوایم کۆبوونەوەیە ئەگەر قیادەی سیاسی و ئەگەرە بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستانیش کە پێشمەرگەکانی شەهید بوون و هاتن دیفاعمان لەکەن ئەگەر نێنە دەنگ و هاوکارمان نەبن ئەو کاتە ئێمە وەکو خەڵکی خورماتوو بڕیار لە چارەنووسی خۆمان دەدەین یا شارەکەمان جێڵین و مناڵەکانمان نەگرین و ڕۆی سەر خۆمان جێڵین بۆ حەش جێلین یان ئەو کاتەی شارچەنی ئەوە خەسڵەتی خەڵکی خورماتوو نیە خەسڵەتی خەڵکی خورماتووە تا لە کوچک بازارڕاو لە بست بە بستیەوە شەهید بێ و گیانی بەختکە نەکێلی شەهیدەکانمان بکاتە بکەوێتە ژێر پای خەڵکانێکەوە کە ئەسڵەن حسابم مرۆڤ ڕێزیان یەکین بەڵام خەڵکانێک نین شان لە شانی کورد و گەنجی کورد و حرەکەی کورد و مافەکانی کورد بنەن بەو نیازەی ئەمە شارێکی تورکمانیە ئەمە شاری هەمومانە بەڵام خاکی کوردستانە ئەبێ بێن لەگەڵمان نابژێن دوو ڕێگا هەیە لەگەڵمان نابژێن ڕێزیان لێگرین هاو بەش بن لەگەڵمانە دەسڵاتیانە دەیلێ بەڵام نابێ ئەو وابزانێ تاکو لای ناوچە و تاکو لای ماڵ ئێمە و جۆرێک لە جۆرەکان کاک حەسەن دابش کراوە ئێستا بۆ بە دوو بەشەوە بەڵێ ئێستاوان تا ڕادێک حکومینیوەی شارەکە حکومینیوەی شارەکەی دیکەش بەدەست نەکەوان حکومینیوەی شارەکە ئەوان حکمی لە 175 شارەکەکە لە 175 شار لەژێر کۆنتترۆلی حەزی شعبیە لەژێر دەست ئەوانایە باشە لە کاتێکدا گەڕێکی حی عسکەری و چەند گەڕێکی دیکە هەیە گەڕێکی کوردین گەڕێکی کوردین هەمووی تورکمانی سونە کورد و عەرەبی سونە هەموو هاتووە لێراکەیە کاکە لەسەر ئەو ڕاوڕوتە ئەو مافیایی کە خەڵگە ڕفێت تا ئێستاگە چوار گەنجمان تاسە بێسەرەوە کە ئێستا ئەو سونانەی کە پێشووتر لە ناوچەکانی حی عسکەری و چەند ناوچەیەکی دیکە کە ئێستا لەژێر کۆنتترۆلی چەکدارانی حەزی شعبی دان سونەکانی ئەو ناوچەرن بۆ کوێ چوون ئێستا بەشێکی زۆریان ڕێیان کردووە بەشێکی زۆریان چوونە بۆ کەرکووک و داقوق بەشێکیانیش هاتنە کوردەمیشە دڵی گەورە بووە ئەوەی کە دوێنان فالمانیە کرد باوشمان بۆیان گردەوە ڕێمان دا بە حەشت بڕە ئامرلی ڕزگارکە هاتن لێرە پاشقولی ئەمەیاندا ئامەریان لێمە ئێمە کە حەشت بوو بۆ ئامرلی بوو نەک بێ لێراکە لە ژێرەوە مافیا دروستکەن ئەوەی کە تۆ ئەمە بیکەمە پرسیارێک بۆ کاکەڵکەوت کاک حەسەن وتی ئێمە مەجاڵماندان بۆ ئەوەی ئامرلی و ئەو ناوچانە کۆنتترۆل بکەن و دواتر بەڵێناندا پاش کۆنتترۆلکردنەوەی ئامرلی ناوچەکە جێبێڵن جیان نەهێڵا هاتنە نێو خورماتەوە ئێستا وەکو کاک حەسەن ئەڵێ لە 100 تا هەفتای خورمات و کەوتۆ دەژێر کۆنتترۆلیانەوە
ئەو دۆخەت لا ئێوە چارەسەری چۆنە و پێت وانە پێویستە ڕێگری لە هێنانی حەشدی شەعبی بکرێت بۆ خورماتوش بورە بۆ کەرکووک و سنووری کەرکووکیش چونکە ئێستا لە کەرکووک ئەوانەڵێ نەما هاتوین بۆ ڕزگارکردنی بەشیت پێت وانە لە داهاتوودا هەمان سینارۆ بەسەر کەرکووکە دووبارە بێتەوە بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێگەم بە خێراتنتانەگەم بەڕاستیەوە پێشەنگ بوون ڕاگەیەنەکان دەوری باشیانە بەڵامەوە پێشەنگ بوو لە گواستنەوەی ڕووداوەکانی خورمات و ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و چالاکوانانی شارەکە و هەموو خەڵکی ئەم شارە لە سەرەتای هاتنی حەشدی شەعبیەوە کە بە ناوی ئامرلیەوە هاتون کە ئامرلی گەمارۆ درابوو هاتنە ئەم ناوچانە وەکو خۆت باست کرد و کاحسن باسی کورد ڕێی پێیاندا بۆ ئەوی ئامرلی لەو گەمارۆیە ڕزگار بکەن ئەو خەڵکە ڕزگار بکەن کە ئەرکێکی ئینسانیە و هەموو دنیا هاتە سەری بەڵام ئەوان دیارە قەدرێکی گەوریان لە ئێمە کرد ئێمە لە سەرەتاوە هاوارمان کرد وتمان حەشدی شەعبی دوای داعش کێشەیەکی گەورا بێ بۆ ئەم شارە بەڵام ئەوە تا هێشتا داعش تەواو نەبوو ئەوان کێشەی گەوریان بۆ ئێمە دروست کردو و دژمنایەتی کوردەکەن مەرجایەتی باڵای شیعەکان عەلی سیستانی فتوایەکی دا کە ئەوان دژی داعش حەشدیان دروست کردووە بەڵام وا دیارە مەبەستی تریان لە پشتەوەیە ئەوەشی زۆر مەترسیە بۆ ئەم بۆ سەر ناوچەکە و بۆ سەر داهاتووی کورد لەم ناوچەیە و ناوچە کوردستانیەکان و کەرکووکیش بە تایبەتی ئەوەیە کە ئەمان باگراوندێکی ئاینی زۆر مەترسیداریان هەیە ئەوان بیر و بۆچوونی ئەوان و بیری فکری ئەوان لە هەندێ تێکستی ئاینی و هەندێ فەرموودە و هەندێ شتی خۆیانەوە هەڵقوڵاوە و پشتی پێ ئەبەستن پێتانوانی ئەوەی کە ئێستا لە خورمات و ڕووەدا جۆرێکە لە پلان بۆ نمونە کاتێک کە داعش هێرشی کرد مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانی فتوایدا کە هەمووان جیهاد بکەن ئێستا بۆچی مەرجعی باڵا بێدەنگە لەوەی کە ئێستا لە خورمات و ڕووەدات بەڵێ مەرجعی باڵا شیعەکان هەموو هەفتەیەک لە وتاری هەینیە باسی هەموو شتێکە بەڵام بۆ ئێستا بێدەنگە ئەگەر ئەوان خۆیان بە دۆستی کورد دەزان و وەختی خۆی فتوایان داوە کە ئەوان دژی کورد نین و کورد مسلمانە ئەی بۆ ئێستا مەرجعی باڵا شیعەکان بۆ قسە ناکات بۆ ئەو هەموو کوردە کوژرێ قسە ناکات مشکلە گەورەکەی ئێمە ئەوە لەم ناوچەیە لە دوای 2023ەوە لە دوای 2023 ئەوان مەبەستیان ئەوە بووە ئەم ناوچەیە تەشەیوع بکەن بیکەنە شیعە ئەوە تا ئێستا وەکو کاحسن باسی کرد لە سەدا هەفتای شارەکە بەدەستی ئەوانەوەیە ئەوان لە فەرمانکانەوە لە ڕووی هێزەوە ئێستا لە ڕووی هەموو شتێکەوە ئێستا ئەوان هینی خۆیان کردوتە سەر شارەکەی گەڕێمە وڵات ئێستا چینەوە کەرکووک لەوێ هاوکارمان سۆران کامەران لە کەرکووک لەگەڵمانە سۆران قسەم بۆ بکەی لەسەرەوەی ئێستا ئامادەکاریە کرێ بۆ ئەو کۆبوونەوەیە کە بڕیارە ئەو ڕۆ وەکو دەوترێ کۆبنەوەی یەک لە کەرەوە و چارە نووساز بێ وە زانیاری چی هەیە سەبارەت بەوەی کە کاتی کۆبوونەوەگە چ کاتێک دەست پێ دەکات بەڵێ هەڵبەت ئەم کاتێوەش باش بڕیار بوو کۆبنەوەکە کاتژمێردە دەست پێ بکەوە بە پێ و زانیارانی کێمەوە بەپی ئەوەی کە بە پێوتەی ڕاگەاندنی پارێزگای کەرکووک ئەویان بەێمەوت کە سەعات کاتژمێردە بەدواوە کۆبنەوەکە دەست پێکاوە لە بینای پارێزگای کەرکووک دەبێت بەڵام ئێستا ئێمە لە پێش بینای پارێزگای کەرکووکین وە چاومان لەو شەقامەیە کە بڕیار هادی عامری پێدا تێپەڕێ بەڵام تا ئێستا هیچ جموجۆڵێک نییە و پێ دەچێت شوێنی کۆبنەوەکە بینای پارێزگای کەرکووک نەبێ بەڵکو شوێنی کە بێ و ئەو زانیاریانی کە بە ئێمە گەیشتو ئەوەیە کە کۆبنەوەکە لەلایەنێکێتیەوە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی بێەوە دکتۆر نەجمەدین بەڵێ ئەوان هەرچەندە ڕاگەاندنی پارێزگاری کەرکووک دەڵێت لە بینای پارێزگای کەرکووک دەبێت بەڵام تا ئێستا هیچ جموجۆڵێک نییە چکە کۆبنەوەکە دەبێت فەرماندە سەربازەکان هێزی پێشمەرگەیش بەشداری تا بکەن بەڵام تا ئێستا هیچ فەرماندەیەکی پێشمەرگە ناتوێتە نێو بینای پارێزگای کەرکووک و لەو بارێش لایانی بەرامبەرش کە حەجی شعبیە بە پێ و زانیاریانی کە بەدەست ئێمە گەیشتۆ بڕیارە هادی العامری سەرۆکاتی شاندی حەجی شعبی بکات و لەگەڵ ئەبوو ڕێضا نەجار بەرپرسی محوەری باکووری حەجی شعبی لەگەڵ ئەبوو مەهدی کە وەزیری مافی مرۆڤی پێشوو بوو کە یەکێکە لە سەرکردەکانی حەجی شعبی جەناحی بەدر کە بە هەماشەوە بەرپرسی محوەری باکووری جەناحی بەدرا و بڕیارە چەند سەرکردەیەکی دیکەی حەجی شعبیش بەشداری لەو کۆبنەوە بکەن منەمێ ئاماژە بۆ بکەم هەڵبەت گرچەکانی دوێنە کاریگەری هەبووە لەسەر کۆبنەوەکە چکە کۆبنەوەکە بڕیار دوو ڕۆژ بەر ئێستا بڕیاری لەسەردا کە کاتژمێردە ئەنجام بدرێت بەڵام ئێستا تا ئێستا هیچ کۆبنەوەکە ئەنجام نەدراوە هەندێک دەنگۆش هەیە تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە بەڵام هەندێک دەنگۆش هەیە کە حەجی شعبی تا ئێستا وەڵامیان لە کورد نەداوەتەوە بەهاتن و نەهاتن بۆ ئامادەبوونیان لەو کۆبنەوە بەڵام تا ئێستا وەکوگرژی دوێنێ ڕووی داوە کاریگەری ڕاستەخۆیە بێ یاخود ناڕاستەخۆیە بێ لەسەر کۆبوونەوەانە
بەڵێ من ویستم ئاماژە بە و کەم کاو گرژەی لە خورماتوودا دروست بوو دوێنە چکە وەک دەزانی خورماتوو یعنی دوێنە تا دەمەعەسر با بڵێن ئارامیەک باڵی کێشا بوو بەسەر شارۆچکەکەدا بەڵام پاش کاژمێر سێ بە دواوە نزیکی کاژمێر 4 ئەو بارگرژەی کە دروست بوو چەکدارانی حەجی شعبی بە گولەی قەناستەقیان لە وڵاتی کورد کرد و چەند ماڵێکی کوردیانستان و هێرشیان کردە سەر گەڕەکە کوردیەکان ئەم بارگرژیانی کە دروست بوو جارێکی دیکە پێکدادان لە نێوان کورد و حەجی شعبیدا دروست بوو کە وای کرد کاریگەری هەبێت لەسەر کۆبوونەوەکە ئەمڕۆ منەمە ئاماژە بە قسەی بەرپرسی بازار حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کەوتی ئێمە تا ئێستا وەرەقەی مەتاڵیبمان دیاری نەکردووە لە بەرامبەر حەجی شعبی داوەتا وەرەقەیەکی مەتاڵیبی موحەدمان نییە کە هەموو با بڵێن قیادی کوردی بەڵام ئێستا من بەڕێز حەسەن بارام لەگەڵایە کە جێگری لێ پرسیاری مەڵبەند یەکێتی نیشتیمانی کوردستانە دەڵێت ئێمە بڕیار یەکلاکەرەوەمان داوە لەسەرەوەی کە حەجی شعبی خورماتوو جێبهێڵێت ئەوە یەکێکە لە داواکارەکانی کورد بەڵێ هەڵبەت مەهدی تەقیش کە یەکێکە لە قیادەکانی حەجی شعبی بە هەمان شێوە ئەوەی وتووە کە بە مەرجێکەوان حەجی شعبی شارۆچکەی خورماتوو جێدێڵێن لە بەرامبەردا هێزی پێشمەرگە بکشێتەوە لە ناو شارۆچکەکە و مەلەفی ئەمنی شارۆچکەکەش ڕادەستی پۆلیسی اتحادی بکرێت هەڵبەت ئەم مفاوەزەیە ئەم گفتوگۆیە زیاتر لە مەرجی سەرەکی چەکدارانی حەجی شعبی لە گفتوگۆکانە پۆلیسی اتحادیان پۆلیسی مەحەلی شارۆچکەکە نزیکە لەوانەوە بەڵێ گە پرسیارەکە دووبارەکە بەڵێ سۆران زانیاری زیاتر کۆ بکەوە ئێمە دەگەڕێنەوە وڵات و ئەوڕۆ ڕووماڵەکان کوردستان 24 ڕووماڵی تایبەتی کوردستان 24 بەردەوامە بێت سات بە سات زانیاری دەگوازینەوە بۆ بینەرانی کوردستان 24 لەسەر ئەو کۆبوونەوانە و دەرەنجامی کۆبوونەوەکان من دەگەڕێمەوە لای میوانەکانم لێرە لە خورماتوو بەڵام تکایە داوا پێش هەموو شتێ داوا دەکەم لەو بەڕێزانێکە لەم بەرنامەی ئامادەبوونە تکایە بێدەنگی ڕاگرن تکایە ببورن تا تکایە ڕێگەمان بدەن ئێمە گفتوگۆکەمان لێرە تەواو بکەین چونکە ئەوڕۆ بڕیارێکی چارەنووساز بدرێت سەبارەت بە دۆخی ئەو شارە مامۆستا چەند لەسەر بۆ کێسا بەڕێز سۆران کامەران لەگەڵمان بۆ وەکو ئەوەی باسی کرد دەڵێ حەجی شعبی بڕیاری ئەوان ئەوەیە کە پێشمەرگە لە خورماتوو بکشێتەوە ئەوانش لە بەرامبەردا حەجی شعبی یەکشێنەوە کورد ڕازیە بێ بەمەی پێشمەرگە بکشێتەوە حەجی شعبیش بکشێتەوە ئەوەی کە ئێستا من بینیم لە ئەمبانێ لەگەڵێکێکە قسەم کرد ئەگەر بەو شێوەیە بێ مەلەفی ئەمنی شار دەدرێتە دەست پۆلیسی ئیتحادی یەکێک لەو کەسانی کە قسەی بۆ کردمە بەیانیە وتی جیاوازی نیە لە نێوان حەجی شعبی و پۆلیسی ئیتحادیە کەواتە چارەسەرکردنی بابەتە چییە؟ ئێمە لە ڕاستیە کۆمەڵێ مەرجمان هەیە من جارێترەوە دووباراکەمە ئومێدەوارم ئەو مەرجانەی ئێمە بگاتە ئامانج ئەو مەرجانە نەگا بەداخەوە یەک خەیاریتر لە بەردەمانە یعنی یەک بژاردەیتر لە بەردەمانایە ئەو جا ئەبێ ئێمە بەڕاستی چارەنووسی خۆمان و شارەکە و خەڵکی خۆمان یەکلا بکەینەوە ئێمە پێشنیارەکانمان بەم شێوەی لای خوارەوەدا یەک ئەبێ حەشت بچێتە دەرەوە دوو ئەبێ مەلەفی ئەمنی نەک تەسلیمی پۆلیسی فدرالی بکرێت تەسلیمی ئاسایش و پۆلیسی محلی بکرێت مەرجی سێمان ئەبێ بەڕێوەبەری شورتە بگۆڕێت چونکە بەڕێوەبەری شورتە ئێستاگە یەکێکە لەوانەیە کە سەرپەرشتی شەڕەکانەکە لەگەڵ ئێمە بەڕاستی ئێمە قبولمانیە کەسێک کە بێت هاوەن بتەقێنێ وەرپیچی بتەقێنێ لە ئێمە بەڕێوەبەری شورتەبی ئەوە مەرجەکانی من سەبارەت بە بوونی پێشمەرگە لە بنەڕەتە پێشمەرگە بوونی نییە لە ناوشارە پێشمەرگە لە زەرگەیە پێشمەرگە لە حلێوەیە پێشمەرگە لە سەنگەرەکانی شەڕە بەڵام کاتێک کە شەڕیان دەست پێ کرد ئەو کاتێ ئێمە ناچارین کەتیبەی دەبابە بێنە ژوورەوە ناچارین پێزی پێشمەرگە بێنە ژوورەوە وەک ئێستا هەیە ناومانە ئەگەر کۆبوونەوەکان نەتیجەی بوو زۆر باشە ئەگەر نەتیجەی نەبوو بەداخەواڵێ ئێمە تەنها پشت بە خەڵکەی خۆمان و پشت بە هێزی پێشمەرگە ئیتر کاتیەوە هاتووە دروشم و قسەی زل و لە کەناڵەکان و ئەمانەوە نەکرێت لەبەرەوەی ناکرێت هەتای خورمات و 100 ساڵە خوێن لە جەسەیەڕە بەڕاستی ئێمەش وەک بەرپرسە محلەکان چارەنووسازت چییە کە تۆ بەردەوام دووبارە بوتەنی لكل حادث حديثە بێ یعنی بەڕاستی ئێمە من یەکێکم خۆم لەوانە ئەگەر بزانم قیادەی سیاسی کورد لە پێشەمەوە حیزبەکەی خۆم دەست لە شارەگاڵەگرن و ئامادەنین بێن شەڕەکەمان لەگەڵا بکەن ئەو کاتە ئێمە نەک هەنێ قساکە هەنێ قسەی بێمەعناکە بەڵام گەنج ئازاکانمان ڕشت بێ ئازاکانمان ژن هەیە ئیمشە و هەتا سعات 12 شەو چای بۆ گەنج کردووە پشت بەوانە ئەتوانین ئیشی خۆمان هینکەین چکە ئێمە تەجروبەی شەڕمان زۆرە خەڵکی ئێمە هەر یەکێک لەم گەنجانە بگرێنیە سەر برین هاوە جستەیەوە لە کەس و کارەکەی ئێمە
من تەسەورەکەم نە هێزە سیاسەکانمان و هێزی پێشمەرگە نە خەڵکەکەشمان ئەوە نە دەست و پێسپی و ئەوە بێدەسڵات نیمان بەڵام ئێمە هەندێک خوێندەواکەین هەندێک وەزع سیاسی گەورە هەیە ئەمانەوێت چەند قاپیە شەڕ لە کورد نەکرێتەوە لەم کاتە ناسکە ئەگەر ئێمە ئەو هێزە سەحب بکەین لێرە شەڕ بێ ئەی سەنگەرەکان لای داعشی بکەین ئەی بەیانی ئێران تەداخل لەگا چی بکەین ئەی تورکیا یعنی هەندێک شتێ خەڵکی ئەما بێ بزانێ لە ماڵەوە دابنیشی قوڕات لێ دەی مەوزعێکە بڕۆیتیش وەگە و گەنجانە لەوێ سنگل لە بەرگولەکە بێ مەوزوعێکی تر بەڵێ دەست خۆشە گەڕێمە وڵات کاکە کەوت ئێستا تۆ وەکو ڕۆژنامەنووسی کێو شارە و لەگەڵ ئەو گەنجانە و لەگەڵ خەڵکی ئەو شارەی ئێستا خەڵکی ئەو شارە داواکاری چییە بۆ نمونە ئێستا وڵێن حەشدی شعبی دەرکرێت تەواو بە دەرکردنی حەشدی شعبی کۆتایی بە بابەتەکە دەهێنرێت وڵای خەڵکی ئەم شارە ئەگەر من شەرەفە بۆ من ئەگەر بتوانم نیۆنەراتیم خەڵکە بکەم بە ناوی ئەوانەوە قسە بکەم بەداخەوە ئەوانەی کە زۆر هەندێک لەوانەی کە خۆیان بە نوێنەری ئێمازان و لە کۆبنەوەکانە ماچ و ماچکێ و لە باوەشگرتن و ئەوانەی دوژمنەکانمان لە باوشەگرن بەداخەوە نوێنەری ئەم شارەنین نوێنەری ئەم خەڵکەنین لە ئازار و ناڵی ئەم خەڵکە نازانن ئەگەروان بیانزانایە باوشیان بە دژمنەکانە ناکرد خەڵک داوای ئەوواکە حەشت بچێتە دەرەوە خەڵک داوای ئەوواکە شارەکە یەکلایی بکرێتەوە نەک بە دانیشتن و ڕێکەوتن و پینەوپەڕۆ تۆ ئەگەر ئێستا شەڕەکەش بوەستێ بۆ ماوەیەکی تر وەکو شەڕەکەی ساڵی پار کۆتایی ساڵی پار عینەن ماوەیەکی تر سەر هەڵەداتەوە سۆران کامێرانە قسەگەم پرسیارەکەم لێ کردی بەڵام وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت ئێستا دووبارە بە جۆرێکی ترە و پرسیاراکەمەوە حەشدی شەعبی کاتێ هاتە ئەم ناوچەیە بیانۆی کۆنتڕۆڵکردنی ئامەرلی بوو و ئێستا کە هاتۆتە سنووری کەرکووک بیانەی کۆنتڕۆڵکردنەوەی بەشیرە پێتوانیە مانەوەی حەشدی شعبی لە سنووری کەرکووکیش هەمان دۆخی خورمات و ئەخولقێنێت بەتەئکید ئەگەر خراپتریش نەبێت لەبەرەوەی ئەوان بەشیر گوندێکە ڕەنگە چەند سەد کەسێکی تیابێ و چەند 50 ماڵێکی تیابێ ئەوان بۆ ڕوومادی و تکرید و شارەکانی ترەتوان بگرنەوە بۆ بەشیر ناگرنەوە هەمان بیانووی ئامرلیانەیە ئەوان ئێستا نزیکەی ڕەنگە من ئەگەر وەکو زانیاریەک وەختی خۆی هادی ئامری وتوێتی لە سەرچاوەیەک و وتوێتی ئەمە هەتا هێزەکانمان هەر هێزە هێنین بە ناوی بەشیرەوە تا بگەینە 10,000 کەس ئەو کاتە شەڕی یەکلاکەرە و شەڕی ترمانە بێت لەگەڵ کووردا ئەگەر بە شێوەیەکی ناڕاستە خۆش ئەو قسەی کرد بێت ئەو قسانەوتراوە هێنانی هێز بۆ سنووری کەرکووکیش بیانۆیە بەتاکید ئەوە حەویجە نزیکی بەشیرە بۆ ناڕۆن ئەوە مووسڵە بۆ ناڕۆن بۆ لە شوێنەکانی تر شەرگاتە و ڕۆمادوێشتان شوێنی زۆری ماوە بۆ ئەو شوێنانە ڕزگار ناکەن ئەگەر دژمنایەتی کورد ناکەن ئێمە پێویست بەوە ناکە ئێمە بڵێن بەشیر مەبەستیان کەرکووک نییە لەبەرێ ئەوە تا لە خورماتوە شەڕی کورد دەکەن ئەوە بەسە حسن باران قسە لەسەرەوە بکەیت لە ماوەی چەند ڕۆژی ئەو شەڕی کە ڕوویدا و گرجی و ئاڵۆزیانە هیچ ئامارێکی درستی لایە شەهید و بریندارەکانی خەڵکی خورمات و پێشمەرگە و خەڵکی خۆبەخش و هەروەها لایەنی بەرامبەریش بەڵێ لە ڕاستیە شەڕ شتێکی خراپە هەتا دایک و باوکێ کوڕێک دروستەکە گەورەیەکە بەڕاستی هەموو تەمەنی خۆی خاتە سەری بۆیە کە هەنێ جار باسی شەڕەکرێت شەڕکارێکی خراپە ئێمە شەڕخواز نیمان وە کورد بەڵام کە بێنە سەر ماڵمان ئەبێ بەرگری لە خۆمان بکەیت سەبارەت بە ئامارەکان بەداخەوە ئێمە تا ئێستاکە 7 شەهیدمانەیە 4 لە هێزی پێشمەرگەیە و سیانیشی 3 هاوڵاتی بەڕێزی ئەم شارەمانە و سەروی دەکەس بەوانەی دوێنێشەوە لە حدودی 15 بریندارمان هەیە 15 بۆ 16 بریندارمان هەیە سەبارەت بەوان ئەگەر چی من قەت مێدیەوە ناخوازم ئینسان هەر ئینسانە بەڵام کە خەڵک دێ شەڕەتەکە ئەبێ بەڕاستی العین بالعینی والسن بالسن البادئ هو الأظلم بۆیە ئامارەکانی ئەوان دەبقەدەر ئامارەکانی ئێمەیە چونکە ئەگەر بزانن دوو شەو و 2 ڕۆژە یەک گەنجێک نەخەوتووە یەک کەسێ نەخەوتووە بەشێکی لە شەڕەکان گەنجەکان کردویانە و بەشێکی ئەو پێشمەرگە بەڕێزانە کردویان کە بەداخەوە جێگیری ئاملیوای زۆر جار باسەوا کرد پێشمەرگە شەڕ ناکات و ئەوانە ناکە جێگیری ئاملیوا شەهید بووە ئیتریانی تەسەورکە لە هیچ شەڕە جیهانیەکانە ئەو قایدانە هەان لە دواوە شەهید نابن بەڵام ئێمە یەکێکمان شەهید بووە 5 خوشکی هەیە باوکی شەهیدە بەس خۆی تاقانە بوو ئەو شەهید بوو ینی بەڕاستی بێ ڕێز و حرمەت بۆ ئەوانە بنێری بۆ شەهیدەکانی خۆمان بنێری بۆیە ئامارەکانی ئەوان بەڕاستی لەبەرەوە ئێمە کورد لەوێ نییە و لێمان نەشارنەوە بەڵام بە پێی تەقدیراتمان لە سەروی چلەوە کوژراویان هەیە و برینداریش لە حدودی 7 بۆ سەرەوەی بەڵێ کاکە قسەم لەسەرەوە بۆ بکەی کۆبوونەوەکان برایە کەرکووک و ئەو بەرپرسانی کە قسە لەسەر دۆخی خورماتوەکان هەمویان لە کەرکووک کۆ ئەبنەوە پاش چەند کاتژمێرێکی دیکە وە بڕیار دەدرێت ئایا ئاگربەستی کێکلایەنە ببرە سەرتاسەری ڕابگەێنرێ یاخود دۆخەکە بەو شێوەیە بەردەوام بێت ئێ وەکو خەڵکی خورماتوو
تا چەند پێتان وایە پێویستە کۆبوونەوەکان نەبرێتە دەرەوەی شار چونکە گرفتەکە لێرێ نەک لە کەرکووک. بەڵێ مشکلەکەم ئەوەیە نەبرێتە دەرەوە شار و ئەوانش کە بەخۆیان بە نوێنەری کورد دەزانن با خەڵکی شارەکە و بەرپرسانی شارەکە بن و نوێنەری ئەم گانجانەی تیابێ ناکرێت و کۆبنەوە لە شوێنێکی تر داواتان کردووە خەڵکی خورمات و نوێنەری خەڵکی بەشداری ئەو کۆبنەوەانە بەتاکی داوا کراوە بەڵام باوەڕ ناکەم ینی ئەوانی کە خۆیان بە هەندێک لەوانی خۆیان بە نوێنەری خەڵکە زانن گوێ لە خەڵک بگرن کۆبنەوە ئێمە دەربارەی کۆبنەوە شتێکت پێ بڵێم کاک هونەر فەرماندەیەکی ئینگلیز وەکو ئینگلیزەکان وەختی خۆی وتو بووی کورد 10 ساڵ شەڕ بکات نادوەڕێنێ بەڵام 10 دقە لەسەر مێزی گفتوگۆی دووەڕێنێ ئەگەر ئێمە کورد بڕوا بکە دۆڕاندۆ ئێستا ئەی دووەڕێنی ئێمە لە سیاسەت ئای دووەڕێنین ئەوە 13 ساڵە لە بەغان چیمان بەدەستێناوە ئەمەی کە ئێستا ئێمەی کێشین و ئەم کێشە و گرفتەی کە ئێستا ئەم سەرێشەیە بەسەر کوردە هاتووە ئەم ئەنفالەی تازە دووبارە بەسەر کوردە هاتووەتەوە هەمووی دەرەنجامی ئەو بێمنەتی سیاسەتمەدارەکانمانە لە بەغان بۆ هەر لە ئێستاوە دەڵی کورد دەیدۆڕێنێ ئەوڕۆ من مەبەستم ئەوەیە ینی بە شێوەیەکی گشتی لە مەسەلەی کۆبنەوەوانەیە هیچ دەرەنجامێکی نابێ کۆبنەوەکانی چیان لێ بەرهەم نایە چارە سەر چێ ئێستا شەڕ وێرانکاری دروستەکە شەهید و بریندار لە پاشخۆی جێڵێ کۆبنەوە چارە سەر نییە خۆکراگونەرێمە هەر هەموو ڕۆژێک خەڵک شەهید دەبێ ئێمە لە دوای 2023ەوە بە تەقینەوە بە هەموو شتێک خەڵک هەر شەهید دەبێ مردن هەر مردنە بەڵام ئێمە ئەگەر چەندێ زەرەکانیش زۆر بن چەندێ خەڵک ئێمە چەندێ ئازار بکێشین بەڵام ئێمە ئەمانوی شتەکە یەکلا بێتەوە لەبەر ئەم شارە کوردستانیە و ئێمە بەرەو گۆڕانکاری ئەقلیمی ئەڕۆین ئێمە بڕامان بەوە هەیە کە گۆڕانکاری گەورە دروستە بێ بەڵام ئێمە ئەمانوێ بەشێک بین لە گۆڕانکاریانە ئەو پرسیارەت یەکەم ئێستا لە قامیشلۆ ماوەیەکە گرجی و ئاڵۆزی لە نێوان هێزەکانی حکوومەتی سووریا دەستی پێ کردووە و لایەنی دیکەش بەشداریە و هێرشانە دەکەن دژی کورد و ئێستا لە خورماتوی شەوەی دەبیندرێت بە هەمان شێوە هەندێک جار ئەم دوو بابەتە بەیەکەوە گرێ دەدەن تۆ پێت وایە ئەم دوانە چی بابەتە بەیەکی گرێ داون بەڵێ بەتاکید ئەو شەڕی ئێستا لە ناوچەکە هەیە لە سووریا و لە یەمەن و لە لوبنان و ئەوەی لە عێراقا هەیە و مەسەلەی شەڕی داعش و شتانە هەمووی خورماتوش بەشێکە لەو ململانیە گەورەی کە ئێستا لە ناوچەکەیە هەیە بەڵێ ئەمانەی ئێستاش ئەم حەشدانە هەر هەمان پەروەردەی قوتابخانەکەی بەشارە سەدن بەڵێ زۆر باشە کاک حەسەن بەرامەگەڕێمەوە بەلای جەنابەت ئێستا تۆ باس لەوە کردەکە کۆبوونەوەکان دەرەنجامی نەبێ ئێوە بڕیاری خۆتانەدەن بەڵام بیرە لەوە کردوێتەوە کە لایەنی دەرەکیشەیە ناهێڵڕێت ئەو بڕیارە بە ئاسانی بدرێت من بە جۆرێک لە جۆرەکان لە تۆ تێگەیشتوم کە خەڵک بڕیاری ئەوە دات ئەو شارە بە تەواتی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان کە ئەوە مەبەستەکەی تۆیە بەڵام لایەنی ئیقلیمی دیکە هەیە دەستێوەردانەکە لەوانە ڕێگە نەدات بڕیارێکی لەو شێوەیە بدرێت ئەو کاتە چارەسەر چۆنە بێت بەڵێ من حەزەکەم هەندێک تێبینی لەسەر مەسلەی کۆبوونەوە و گفتوگۆ لە ڕاستیە ئێستا ئەوە تا من لەو گەنجانە زیاتر تونترم کە بەرپرسێکی حیزبی ئەم شارم بۆ لەبەرەوەی برینەکانمان زۆر سەختە بەڵام بەڕاستی ئێمە ئەبێ کورد بزانین پشتەوەمان دیوار نییە ئەبێ بزانین دەوروبەرمان دوژمنە ئایا منە پرسم لە کاک لە هەر لەیەکە لەم کاکێلە ئایا ئەتوانین شەڕی دووسێ دەوڵەت و دووسێ هێز بکەین من پێم خۆشە خەڵک بێت لە شوێنێکا دابنیشین بڵێ بە کام کۆپتەر و بە چەندە بابە و بە چەند دەوڵەت و بەچی ئەتوانین ئەمە بکەین بۆیە ئێمە هەنێ جار پێمان باشە لەبەرەوەی دوژمنەکانمان زۆرە لەبەرەوەی خۆشمان ئیمکانیاتمان مەحدودە پەنا ببینە بەر گفتوگۆ سەبارەت بەوەی تۆ گفتوگۆەکەی باشە قەینا وەفدێک دێ ئەکرێت دارێک بەدەستەوە بێ بدەیتە بە تەقسەرە ئێخەوە بێ چاکچۆنی لەگەڵا بکەی دانیشیت و چاویش بێن و قسەیش بکرێ مادام گفتوگۆیە بەڵام بۆ ناین باش شتی حەقیقی تر بکەین وەکو دوو ڕۆژە خوێن لە جەستەی خورمات و ئەڕژێ سەرۆکی هەرێم تا ئێستا بەیانێکی دەر نەکردووە سەردانی نەکردووی تا ئێستا هەر 13 ساڵە سەردانمانی نەکرێت چۆتە کفری چۆتە خانەقی چۆتە کەرکوب نهاتۆتە عێراقە ئەمە بەمەرجێ وەفدێک نوێنەرایەتیش شار چۆتە لای سەرۆکی حکوومەتی هەرێم ئەیرەی نەبینیوە باشە یەک وەزیرێک نهاتووە ئەوە هادی عامریە 200 کیلۆمەتر دوورە هادی عامری دێ بۆ عێراقە باشە دێ دیفاع لە قەزەکەی خۆیەکە بەڵام من ئەپرسم بەرپرسانی ئەمە لە بەغاو لە هەرێمی کوردستان چەند وەزیر و چەند ئەندام پەرلەمانات چەند یەکاتن کوا سەرۆکایەتی پەرلەمان بەیانێکی دەرکرد کوا سەرۆکی حکومەت بەیاننامەیەکی دەرکرد بۆ شەهیدەکانمان کوا یەک وەزیرەکات کوا یەک جگە لە بڕێ ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی سوپاسیانەکەین هاتوونەتە عێراقە کەس ناتوە کاک نیازی لە پەرلەمان دەرەچێت داوای
داوای هینەکە ئومەم المتحیداکە فریای تورکمان بکەوێت باشە نیازی بۆ فریای تورکمانی سونە ناکەوێت بەیانە دەرناکە ڕۆژانە چەندی تورکمانی سونە بە دەست تورکمانی شیعە ئەکوژرێ باشە نیازی ئەگەر ئازایە باتایەتۆ لەگەڵ ئێمە سنگی بنایێتە بەرگولەوە کە کاتێ داعشات نیازی وەزیر جاسم و ئەوانە ئەگەر ئازان بێنەوە عێراکە وەکو ئێمە ماڵەکانیان لێرە بێ وەکو ئێمە بێن بەرگری لە شارەکەیان کرد بۆیە ئەڕۆن لە بەغاوە قساکەن بڕە نیازی و وەزیر جاسم بڕە بەشیر ئازادکە بۆیە ئێمە چەندە بۆمان بکرێەوە کورد هەمانەوێت لە ڕێی گفتوگۆ بگەینە ئەنجام بەڵام خوانە خواستە هەر نەگەیمانە ئەنجام ئەوە یەکێتی نیشتمانی کوردستان من ئاگادار مەکتەب سیاسیم و قیادەی سیاسی ڕەغمە کەم و کوڕیەکانیان 13 ساڵ ئێمە گلەیمانەیە 13 ساڵە میدیا لە کاتی جەنازەکانمان و خوێنەکانمانە میدیاکان دێن ئاور لە خورماتووە دەنەوە بەڵام هیچ لایەنێکی خورمات و میدیا نایخاتە ڕوو ژۆمان لێ ناگرێ قیادەی سیاسی بۆنەوەکوچی ئێمە لە سەرەتاوە پێش ئەو ڕوودانێ و ڕووداوانە شێمە لە خورمات و بووین چی لایەنەکەیە کە میدیا قسەی لەسەر نەکرد ئێمە زۆر لایەن هەیە وەکو دەیان 20 تاقانەیەن فالمانەیە لێرە چەند ریپۆرتاژ کرا مەسەلە دەیان ماڵە شەیدمان هەیە باوکەیە لێراکە 6 کوڕی بوو هەر 6 شەیدە دەیان گەنجمان هەیە لێرە بە عارەبانە ڕۆژدوو بۆ شەڕ بە عارەبانە ڕوا بۆ شەڕ بابچوان مقابلەیەکیان لەگە لایەنی ڕۆشنبیری ئەم شارە لایەنی مێژووی ئەم شارە قوربانی 5,000 فالمان هەیە بەس بە خورماتووە 5,000 فالمان هەیە 600 شەیدمان هەیە بڕۆ ئەگە کەرکووک ژەم ژمارەیە هەیە بوو ئەگەر خانەقینی شەی بوو ئەگەر سلێمانی شەی بوو جگە لە هەڵەبجە هەنێ شوێن جگە لە بەرزان پێت وایە ئێرە هەڵەبجەی دووەمە هەڵەبجەی زۆر یەکەمی ئەگە هەڵەبجە حرمەتمان بۆیە وە شارە خۆشەویستەکەی ئێمەیە بەڵام ئەگەر ئێمە لە یەکی بدەیتەوە بە شەید و بە ئەنفال و بە کەمەندامەوە هیچ شارێک نییە لە کوردستانە هێندەی ئەم شارە تەسعی دابێ هیچ شارێکی نییە وەنێم شارە پەراوێز خراپی من نازانم سێ ڕۆژە ئێمە لە شەڕانی جگە لەو ئەندام مەکتەب سیاسی کاکە ئێوە نوێنەری منەمە نییە معنایەوە بێ بڵێمە یەکێتی ئێمە گلەیمان لە یەکێتیش هەیە سەرباریەوەی پێشمەرگەی هاودە و شەی دەدا گلەیمان لە حیزبەکەی خۆشمانەیە بەڵام حیزبەکەی ئێمە هاتووە بەس من نازانم ئەرە ئێمە حوت شەیدمانداوە جار وە هەیە مناڵێک لە سلێمانی یان لە هەولێر ئەوەی نیشتیمانی کوردستان هێزێکی زۆری هێناوە لە سایلۆ لە چەندین ناوچە هێزێکی نیشتیمانی کوردستان جگە لە هێزی پێشمەرگە هێزی ڕەش چەندین هێزی دیکە هێناون لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داکردن لەم شارە بەڵام ئەوەی کە زۆر ڕەخنە دەگیردێت بۆچی سەرەتا ڕێگەدرا ئەم هێزە بێت بەڵێ من جارێتر ئەمە لە چەند شوێنتریش باسم کردووە زۆر ڕاشکاوانش خەڵکەکەم شارەکەم لە هەموو شتێ خۆشتر ئامادەم سبەی نییە واز لە حیزبەکەم بێنم لە پێناو خەڵکەکە ئەوە هیچ منەتیشم نییە منەتیشم لە مەسئولیت نییە بەڵام سەبارەت بە حەشت کورد ئێمە خەڵکێکین مرۆڤ دۆستین ئینسان دۆستین ئێمە کە کاتی ئامرلی ئابلوقەدرا 72 ڕۆژ داوامان لێ کرا ئومەم المتحیدا هاتە سەرخەت ئێران هاتە سەرخەت بۆی زۆر واقعی پێشمەرگە بەشداریکرد لە کۆنتڕۆڵکردن من بۆی تەواوی کە مەمسوورەتە بۆ ئێم گەنجانی ژویان لێبێ هەر کەسێکی ئەڵێوانیە لێرێشنا لە دەرەوە بڵێ حەسەن باران ڕاستن نەکرد ئیتر من دەمەتەقی زۆرەکرێ و هەندێ دیعایەوانە زۆر ئێمە داوایان لێ کردین وتیان با پێشمەرگە بڕۆ ئامرلی ڕزگارکە وتمان کاکە ئەمە شەڕی ئێمە نییە ئێمە ناڕۆین کوڕی خۆمان بکەینە قوربانی پێشمەرگەمان لەوێ شەید وتیان باشە ڕێگەمان بدەن خۆمانە ڕۆی وتمان قبوڵ ناکەین یەکمانە لە مناقەشە بووین خاڵی سێم وتیان باشە ئێمەش دێن و ئێوەش بێن پێکەوە ڕوین ئامرلی ڕزگاری وتمان ئەمەش قبوڵمانە بۆی بزانێ خەڵک بزانێت ئێمە ئەبێ کورد بزانین ئێمە چین ئێمە زۆر گەورە نیمان زۆر ئیمکاناتمان نییە شەشمان حوتمانگە خەڵک موچەی نییە پێشمەرگە نەسریی نییە تەقەمەنی پێویست بۆی یعنی بێ بزانی توانای خۆمان بزانی شەڕەکە چەند دەوڵەتاکەین بۆیە دوای مشتومڕ ئەمریکا هاتە سەرخەت شیعەکانی عێراق هاتە سەرخەت تورکیا هاتە سەرخەت زۆربەی دەوڵەتەکان هاتە سەرخۆت و سەرۆکی هەرێمیش ئاگدارەوە تەنها حیزب بووەکەن یە کەسێ باسیێکا و تەنها شخصی ئاگدار نییە وەزیری پێشمەرگە کاکا مستەفای سەی قادر بووە کاتی خۆی ئێستا لە ماڵەوەیە ئەو ئاگدار بووە سەرۆکی هەرێم ئاگدار بووە قیادەکان ئاگدار بوونە بڕیار درا ژمارەیە 8 هات بۆ ئامر بەڵام مەشغوڵبوونی ئێمە بە شەڕی داعشەوە مەقەڕاتی تورکمان هەیە لە ناو شارە ئەمەشە زۆر چەکانە هێنران نەتانەزانی ئاگاتان لێ نەبوو ئەزانی چۆن ئێمە ئەوە هەموو خەڵکی شار ئاگدارە غەمی یەکەمان لەو کاتە ئێمە داعش بوو بەڵام ئەوان وەک پیشەی هەمیشەیان لە ژێرەوە چەکیان هێنا و گەنجیانەیە خەڵکیانەیە لە شارێک لە پڕە تەماشامان کرد بارەگاکانیان بۆ تەمەقڕی خۆش حەرزی شعبی خەنجەری لێدان لەکرد بەڵێ خەنجەری لێدان بەڵێ خەنجەری لێدان بەڵێ پاشقولیان لێداین بۆیە ئەبێ لێرە بوەستن پاشقولیان لێدان تەماشامان کرد 6 فەوج دروست بووە
لە پڕێکە 6 فەوج دروست وە گەنجە لە شارەکە ئەمە قڕی حیزبیانە ئێمە قڕ حیزبەکان بووە مەقڕ حیزبەکانیان کردە بارەگای فەوج کە کردیانە بارەگای فەوج ئێمە بەرتا تۆ قسم لەسەر بۆ بکەی ئەو ئیشەی کە کرا لێرە لە خوورماتوی و ئاگاتان لێ نەبوو پێتاوانێ لە کەرکووک ژێستاوان کار بۆواکەن ئەجا من ئەگەر ئێوە گوێتان لێم بووە لە من لە کورسات نوویست 2 مانگ پێش ئێستاکە کورد ئەبێ قیادەی سیاسی ئەمە بزانێ کورد لە قەڵای شێران خوورماتوو شکا کەرکووک و داقوق و خانەقینش تیا شکاوی من بۆیە لێرەوە لەم بین بەرەوە داوا لە قیادەی سیاسی کوور دەکەم لێرە حەشت ڕابگرن لە ئامرلیە بێ ڕاجیر بکێ لە دووزی تێپەڕان کەرکووکیش ڕۆیشتووە ئەو هێزەی شەبابۆیە من زۆر جێگای سەرسوورمانە باشە بۆ لێرە شەڕیە ماکەن باشە ئەو شەڕە بۆ ناچێتگەڕێمە وڵات شمالای کاکەڵکە قسم لەسەر بۆ بکەی پێشتر خەڵکی خوورماتوو پێش و شەڕانە و شەڕی داعش گرفتی سەرەکی و شارە نەبوونی خزمەت گوزاری بوو و هەروەها داواتانە کرد لە ڕوو خزمەت گوزاری و ئاور لەو شارە بدرێتەوە ئێستا دەبینین خەڵکی ئەو شارە بابەتی خزمەت گوزاری لەبیر چووە هەموو باس لەوا کات کە بپارێزرێن لە ڕووی ئەمنیەوە ئەوە ڕۆژانەوە وکو خۆتش باس کرد خەڵک لەم شارە شەهید دەکرێت خەڵک لەم شارە خوورماتوو جێ هێڵێ هەندێک کەس خانووی خۆی فرۆشێت ئێستا ئێوە ئەتانەوێت لە خوورماتوو مەلەفی ئەمنی بە تەواوەتی ڕادەستی هێزی پێشمەرگە بکرێتەوە بەڵێ بە تاکید ئێمە ئەمانوێت ڕادەستی نەک هێزی پێشمەرگە لەبەر هێزی پێشمەرگە شوێنی ناو شار نیە شوێنی دەرەوەی شارە هێزی ئاسایش و هێزی پۆلیسی ناخۆ هێزی کورد ئەو ئاسایشەیە گرتووی هەیە کە مەلەفی ناخۆ شاری ئێمە توانین هێزی پۆلیسی فریاکەوتنمانەیە دیار ئەگەر یە گورتوش نەبین ئەوە ئێمە هەڵەکە لە خۆمانەوە لە حزبەکانەوە لە حکوومەت یاریێمەوە کە تا ئێستاگە لەم شارەیە دوو ئاسایشمانەیە ئەوان ئەگەر مەبەست بەس تێبینیەک لەسەر ئەو مەبەستی دەربارەی کۆبنەوەکان کە ئێمە ئیمانمان بە کۆبنەوە هەیە بڕایتەوەمان بە مەسەلەی کۆبنەوە گفتوگۆ و پێکەوەژیان هەیە لەگەڵ پێکاتەکانی ترا بەڵام ئێمە تەجروبەی تاڵمانەیە تا ئێستا چەند کۆبنەوە کراوە و هیچ دەرەنجامێکی نەبووە چەند ڕێکەوتن کراوە ڕێکەوتنەکان ئەوان هەر دوای ڕێکەوتنەکان یەکسەر کورد شەهید دەکەن و بە خەناسەکانیان لە خەڵکە دەن ئێمە بۆ ئەوە ئیمانمان بە هیچ کۆبوونەوەیەک نەماوە هیچ ڕێکەوتن و ئیمزاکردنێک نەماوە چونکە تەجروبەی تاڵمان لەگەڵەوانە هەیە شتێکتان بەبیر بهێنمەوە لە ئەو کاتەی داعش هات کە هجومی کردە سەر خوورماتوو یەک هێزێکی حەشدی شەعبیان هێزی عێراقی پۆلیسی تەنانەت پۆلیسی مەحەلیش لە ناو شارە نەما ئەوەی تورکمانی پاراستنها هێزی پێشمەرگە و ئاسایش بوو 3 مانگ باوەڕ ناکەم تەعەدا لە تورکمانیا کرابێت ئەی بۆ ئەوان ئەویان لە بەرچاو نییە بەڵام ئەوان ناتوان لەگەڵ کووردا بژێن لەگەڵ هیچ پێکاتێکی ترە وەرە حکوومەت بدە دەستەمانەوە بۆ ماوەی یەک مانگزانم چیە تورکمانە سونەکانی و شارە بۆ کوێ چوون تورکمانە سونەکان عەرەبە سونەکان ئەوانەی لە ناوچە تورکمانەکان ئەوانەی دەسەڵاتیان هەبوو لە گەڕەکی ئەسکەری و تین و لە ناوچەکانی خۆیان تەنانەت کوردیش ئێستاکە لە کەرکووک و لە ناوچەکانی ئێمە ئاژێن بازار باشە بۆچی لە کۆبوونەوەکانە زۆر جار بۆ نمونە نیازی کە یەکێکە لە ئەندام پەرلەمانتارە تورکمانەکان قسە لەسەرەوە کە ئەوتێ و شەڕێکی نەتەوەییە بەرامبەر بە تورکمان کراوە بەڵام ئەوەی دەبینرێت لەم شارەیە عەرەبی سونە دەرکراوە تورکمانی سونە دەرکراوە کەواتاوەی کە منەی بینم و خوێندنەوەی بۆ کرێ شەڕێکی مەزهەبیە بەرامبەر بە کوور دەکرێت مەزهەبێک یاخ بۆ نمونەش شیعە بەرامبەر بە کوور دەیکات نەکەوەی شەڕی کورد و تورکمان بێت چۆن ئەڵێ ئەوان لەسەر چەند حەبلێک یاریەکەن ئەوان لە بەغا قسەیەکی ترەکەن لە ئەعلامەکان و لە ژێرەوە شتی ترەکەن بڕۆن لە بزانم لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیجە ڕسمیەکانی بەدر و ئەوانی تر بزانم چی بە کوورد دەڵێن لێرەش کۆبنەوەکەن لەگەڵ کووردا و خۆیان بە دۆستی کوورد دەزانن بەداخەوە ئەوەشی تورکمانی گەیاندە ئەم ڕۆژە برپرسەکانیان بوو ڕاستە ئەوان خۆیان نەتەوە زۆر ینی بەشێکی زۆریان نەتەوە پەرستن و مەزهەب پەرستن و کە تونڕەوێکی زۆریان تایە بەڵام ئەوانیش بەرپرسەکانیان کە بەداخەوە هەندێکیان لە کەرکووک و ئێستا لە هەولێری شەژێن یان لە شارەکانی کوردستان شوێنیان کراوەتەوە زۆر بەداخەوە بەڵێ کاک حەسەن بەرام بگەڕێمەوە لای تۆ هێزی پێشمەرگە لە ئێستا لە کەرکووک لە ناوچەکانی مادەی 140 بەگشتی هەموو پێکاتەکانە پارێزێت ئەمە هەمان پرسیاری کاکەڵکەوتی لێ بکەم بۆچی ئێستا ئەیانەوێت لەسەر ئەو پەتە یاری بکەن جارێ شەڕەکە بکەنە شەڕی تایفی جارێ بکەنە مەزهەبی جارێ بکەنە نەتەوایەتی بۆچی ئێستا بەڵێ من ئەمەوێ ئاماژە بە شتێک بدەم ئەو شەڕی کە لێرەیە شەڕی ئاینی و مەزهەبی نییە شەڕە لەسەر هەوێی خوورماتوو یعنی بە نەزەری بەرپرسەکانی ئەوێ بە نەزەری بەشێک لە تورکمان پێی وایە ئەم شارە شارێکی تورکمانیە و کار بەواکەن ینی هەڵ بدەن ئێرە بکەنە پارێزگایەک و ئێمەش میوانێکی ڕزە قورس بین و هێواشیواش دەرمانکەن لەو جەوەڵەوەمانکە ناو دووە بەڕاستی ئەوە بەرنامەی ئەوانە شەڕ لێرە ئێمە شەڕی مەزهەبیمان نییە
شەڕی تایفیمان نییە شەڕ لەیرە ئێمە شەڕە لەسەر هەوێی خورماتوو بۆیە ئەمە حقەتێک سەبارەت بەوەی پێشمەرگە پێشەوەی دیکە ئەو ڕۆژە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بەڕێز پارێزگاری کەرکووک و هادی پارێزگاری کەرکووک قسەی لەسەرەوە کرد کە جوگرافیا و هەڵکەوتە و پێکاتێ ئەم شارە لە کەرکووکە چێت کەواتە ئەو ئامادەکاریانەی کە لێرە حەشدی شەعبی کردی ئەتوانێت لە کەرکووکیش بە هەمان شێوە ئەوە بکات. من بە شتێکان بۆ بجێڕمەوە بە پێی ئەزمموی 12 ساڵ و بە پێی ئەو هەواڵ و زانیاریانی کە لەبەر دەسمایە بەرپرسەکانی تورکمان هەمویان باریان کردووە ماڵیان لە بەغاو لە قوم و لە شوێنەکانی ترە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ مەسلحەتی خۆیان تورکمانیان خستێتە ناو شەڕێکەوە بەڕاستی ئەوان مقەوماتی ئەو شەڕەیانە نییە چونکە کورد دەسەڵ ناگرێت لەمە ئەمە خاچی ئەوە و هاوکێشە سیاسیەکانیش زۆر لە بەرژەوەندی ئەوانان نییە ئەوان بە خەیاڵ بە فەنتازیا هەندێک شتەکەن بەو مەبەستەی ئەم شارە دابڕن و بێتەینەوە من قەت پەشیمان لەوە نیمان پێشمەرگە بەرگری لەوانە بکات بەرگری لە هەموو ئینسانێک بکات چونکە وە سروشتی کوردە کاکەوە خەڵکمانی کردووە من یعنی تەسەورمە کرد کە لە پرۆسی ئازادیە هاتینە خوارەوە یەکیان خۆم بۆ مەموو تۆڵەی باوکم و کە سوکارەکانم لە بەعزیەکان نەسێنم کە کاتێک گەیمە ناوشار نەمتوانیت تفێ لێ کەسێ بکەیت لەبەرەوەی ئێمە بە سروشت ئینسانی کورد بە بەزەییە ئینسانی کورد لێبوردەیی هەیە ئینسانی کورد حەز لە کوشتن ناکە بەڵام کاتێک دنەی کوردایەتیە درێ و کاتێ لە شۆڕشی ئێمە درێ ئەو کاتە کورد وەکو بەور وایە کورد وەکو هەڵۆوایە لە ئاسمانە بۆ لێدانی دوژمنەکە ئێستا سەرباریەوەی ئەو گرجیانە دروست بووە خەڵک شەهید بووە خەڵک ماڵ و حاڵی خۆی جێهێڵاوە کورد بەشی ئەوەندە لێبوردەیی تێماوە کە ئەو دۆخە ئەگەر هێور بۆ جارێکی دیکە لەگەڵ شیعە مەزهبەکانی و شارەدا هەڵ بکات ئێمە پێش هەموو شتێ داوای ئاشتیەکەین داوای کۆبوونەوەکەین داوای ڕێکەوتنەکەین بەڵام دوو سێ شەرتمان هەیە سازشی لێ ناکەین پێش هەموو شتێک من لێرەواڵم هێشتا نەو کۆبوونەوەیە بەس ئەڵێن کۆبوونەیەکی یەکلاکەرەوەیە کۆبوونەوەیەکە لەلایەن لە نێوان قیادە باڵاکانە جا نازانم ئێمە بەشداریەکەین یان نا تا ئێستاکە من بەرچاوم ڕۆشن نییە و نازانی سعات چەنە لەکوێشە بەش بە حاڵی خۆمان لەگەڵ بەرادایشە قسەمان کرد ئێمە بەرپرسانی ئێرە نازانین لەکوێ هاو کۆبوونەوەیە هەج ڕێککەوتنیە ئەگەر یەک خاڵێکەیە بەرپرسانی کاک حەسەمەوە لێرە ئەو پرسیارەت لێ بکەم ئێوە تا ئێستا ئاگادارینە و کۆبوونەوە لەکوێیە باش نییە و هێشتاکە ڕوون بەرچاو ڕوونینتان نییە لەسەرەوەی ئەوە بەشداریتان پێکرێ یاخود بەشداریتان پێ ناکرێت لەسەر لەو کۆبوونەوەیە کەواتە خەڵکی دیکە ڕێگادەم بە خەڵکی دیکە بڕێ لەسەر چارەنووسیەوە بدات ئەفم کازانی چی ئێمە بەشداریەکەین یعنی یان کاک مەلاکەریم یان بەندە یەکێکمان بەشداریەکەین بەڵام ئەم کۆبوونەوەیە لە ئاسی باڵایە کە لە ئاسی باڵایە مەکتەبی سیاسی دێ مەکتەبی سیاسیەوانش لە بەغاوە دێ بەڵام قایمقامی شار و نوێنەری ئێمە بێگومان بەشداریەکە چکە ئەگەر ئێمە بەشداری نەکەین ئێمە ناچین لەسەر هیچ بەیاننامەیە تەوقیعیکەین و مەسئولیاتی بەیانی هەر یەکێ لەو خەڵکە شەهید دەبێ وازانم براکەی خۆم شەهید بووە من ناتوانم شتی ئاگداری نەبین وەک بەرپرسانی مەیدانی عێراقا مەسئولیاتی بەڕاستی هەڵناگرین بەڵام لێرە من جارێتر داواکەم میدیا زۆر ژیرانە یعنی خورمات و تحملی ئەوەی نەماوە تیجارەتی پێوە بکرێ تحملی ئەوەی نەکرا ئەوەی نەماوە هەندێک ریپۆرتاژ هەندێک هەواڵ چی بکە ئەبێ میدیا چی بکە ڕۆڵی چی بێ لەم میدیا بێ بەرپرسانە لێرە هەر مەسەلەن بۆ نمونە دوێنێ ئێوارە کەناڵەکەی ئێوە ئەڵێ ئەوە پێشمەرگەیە شەهید کاکە بڕۆن هەموو شوێنەکان بگەڕێ بزان پێشمەرگەمان شەهید بووە پێشمەرگەیەکمان بریندار بووە ئەمانە تەسیری هەیە لەسەر خەڵک ئەمانە مەسەن بڵاوکردنەوەی گەنجستی لە فەرماندەی پێشمەرگە وەرگیراوە قسە لەسەر ئەو بابەتە هەر شتێکی وتبێ حرمەتمە ڕاستی نەکردووە مەگەر دوای ئەوەی بریندارەکە دوای شەوانە شەید بوو بێ ئەجینا یەک هەواڵێکمان ئەفسەرە ئەویش با بزانی بریندارەکەی چۆن بووە کە ئەوان تەقەیان کردووە لە دادگا تازەکەی بارگای ئەوێ دایە لە پەنجەرەکە گولەکە پارچەی جامی شوشە لی داوە بۆیە گواستنەوەیان قسم لەسەرەوە بۆ یەک بابەتێکەیە تا ڕادێ ئێمەش ئەگەر تۆ ڕخنن لە میدیا هەبێ ئێمەش وەکو میدیاکاران وەکو ڕۆژنامەنووسان هەندێک لەوی گازندا هەیە ئەمەوێت لێرە بیخەمە ڕوو بۆ نمونە کاتێک شەڕ دروستە بێ ئەو تێ شەڕ مەگوازنەوە کاتێک ڕەوشەکە هێورە بێتەوە ئەڵێن لەگەڵ خەڵکە قسەمەکەن جارێکی تر دروست نەبێتەوە کەواتە لێرە ڕۆڵی میدیا ئەبێت چی بێت ئێمە ئەوە نزیکەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژە بێت لە خورماتی و ڕووماڵی بەردەواممانەیە شەوانە تا درنگانێک و هەندێک جار شەوان لێرە مێنین و پەیامنێرمان و ستافی تەوامان لێرێ ئەو ڕووماڵە ئەکەین ئەوەی ڕوویداوە لەسەر زاری خەڵکەوەی گوازینەوە نەک ئەوەی کە
ئێمە خۆمان بڵاوی بکەین بەڵێ من کۆمەڵێ نمونەتان بۆ لێنمەوە یعنی بەڕاستی من چاوی میدیاکاران ماچەکەم یعنی پێش قیادەی سیاسی میدیا هات فریا ئێمە کەوت باشە ئێمە ئەو ڕۆڵەکەتان پێشمەرگانە بووە بەڵام بۆ نمونە گەنجێک زۆر دڵی گەرما هەندێ مەسایل هەیە نایزانێ تۆ زوومی کامیرەکەت ڕووی لەکەیت و مایکەکەی پێدێ ئەڵێ کاکەوە خورماتوو هەمووی باری کرد ڕاستە خەڵک ئامادە نییە خێزانەکەی لێراکە هاون بیکوژێ دوێنێ شەو کاتژمێر 11 مامۆسایەکیانی لە کوردستان 24ەوە قسەی کرد وتی خەڵکی خورماتوو هەمووی لە شوێن خۆی ماون و کەس شاری جێ نەهێڵاوە و ئێمە کاری زۆرمان لەسەرەوە کردو دەستان خۆش بێ ئەبێ واکە هەمومان وا کار بکەیت چونکە ئێستاکە مەوزوعی خورماتوو زۆر هەستیارە ئەبێ قیادەی سیاسی ئەبێ میدیا ئەبێ خەڵکەکانمان ئەبێ بەرپرسەکانی ئێرە زۆر بە ئەمانەتەوە بۆی کەمترین خوێن بڕژێ و بتوانین بە سەرکەوتوی خەڵکەکەمان و شارەکەمان دەرباسکەین دەست خۆش هەڵکەوت زۆر بە کاکەوتەوە زۆر بە کورتی قسەم لەسەرەوە بۆ بکەی ڕۆڵی میدیا کاک حەسەن بارامیش قسە لەسەر کرد و ئەو دەستگا ڕاگەاندنەی کە لەم شارەدا ڕووماڵی ڕووداوەکانیان کردووە ڕۆڵیان چۆن بووە تۆ چاو دەسەر کوردستان 24 بۆ ڕووماڵی کوردستان 24 چۆن بۆ لێ بەڵێ بەگشتی بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی زۆر گەوریان هەم بەڵام هیچ شتێک بێکەم و کورتینی ڕەنگە هەڵە ڕووبدا ڕەنگە هەندێک هەواڵی لەبەری هەواڵەکان زۆر گەرم و هەواڵی تازە سات بە سات هەواڵەکان تازا بنەوە ڕەنگە ئێوەش بچنە هەڵەوە ینی هەڵە بکەن ئەوش ڕەنگە ئەو کەسی زانیاری پێتان دابێت بەڵام بە شێوەی گشتی میدیاکان بوونەتە چەند بەشێکەوە بەشێکیان بە شەو ڕۆژ لێرەوە هینەکەم بەشێکیانش بەداخەوە خۆیان لێک کردو وەکەوەی هەر بڵێ میدیای کوردینین زۆر بەداخەوە ڕۆڵی 24 چۆنە بینی دەستان خۆش بێ ڕۆڵێکی زۆر گەورەتان بینیوە خەڵکی خورماتوو هەموو شاهیدە ئەو خۆتان لە ڕووماڵە ڕاستەوخۆگانتان خەڵک قسەی کردووە لەسەری دەستان بەڵێ دەستەکان بەڵام ئەگەر مەجارم دەیتێ دەربارەی ئەوەی سەرۆکی هەرێم لێرەوە داوا لە سەرۆکی هەرێمەکەین خەڵک هەمووی داوای ئەوەی کردو ئەگەر گوێی لێمانە لەم بەرنمەیەوە ئەگەر بەڕێ سەرۆکی هەرێم خۆی بە سەرۆکی هەموو کوورد دەزانێەوە خۆی بەوە ئازانێت کە مافی هەموو کوردێک بەدەست بێنە و سربەخۆی بەدەست بێنە با بێتە خورماتوو لەم دقەیە ئەم ڕۆیان سبینێ با خۆی بگەێنێتە خورماتوو دفعەیەکی معنەوی زۆر گەورە بداتە ئەم شارە بەڵێ سپاس بۆ حەسەن بارام جێگری لە پرساوی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتوو و هەروەها بۆ هەڵکەوت ڕەمەزان ڕۆژنامە نووس ئێوەش چاوتان لەسەر کوردستان 24 بێ ڕووماڵەکانی کوردستان 24 بەردەوام بێ سات بە سات ڕوودا و پێشهاتەکانی خورماتوتان بۆ دەگوازینەوە و زانیاری ورد و گرنگ لەسەر کۆبوونەوەکەی ئەوڕۆ لە ڕێگەی تۆڕی پەیامنێرەمانەوە بڵاو دەکەینەوە هەر شاد بن. هاتوونەتە خورماتوو دوایی شارۆچکەی باشووری کوردستان ئێستا من ناوچەیەکە خەڵکی لێ نییە دەنجی تەقە تەقە بۆ هەردوو لا بوو تەقە ئەگەر هەڵی کوردستان ئێستا بەرز دەکرێت لە شوێنی ئایا گەر ئێمە کوردین بابێندی بەمان خەڵکی خورماتوو تاکەی تەحملکە دوشوار زۆر باش بوو کاگە گەر شەوە ئەو مقابلەتان نەکردە ناو پارکە احتیمالەم هێزە نهاتەیە بۆ دووس والله هي تاقة كنالة والله